بەڕێز شێخ هەڵمەت بانی مردیمان لەگەڵات کە سەرۆکی ئەنجومەنی باڵای ساداتی پیرخدری شاهۆیە. بەڕێز شێخ هەڵمەت بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی و باش. بەناوی خۆی گەورە بەیانی جەنابیشتان باش. زۆر سپاسانەکەم. سپاس بۆ جەنابتان. کاک شێخ هەڵمەت، ئێمە لە سەرەتای ئەمانەیە باسی سەرەتای دامەزراندنی ئەنجومەنەکەمان بۆ بکەیت لەکوێ مۆڵەتی وەرگرتووە، کار و چالاکیەکانی من وەک لە سەرەتاوە سەرەتایەکی کورتم باس کرد کە ئەنجومەنەکەتان لانی یەکترناسینە، لانی کۆمەڵگەیە، یاخود بایەختان بە چەندین لایەنەکانی ژیان داوە لە ناو کۆمەڵگەدا. ئەگەر بکرێ بۆمان باسکەیت. سەرەتا دووبارە سپاسانەکەم، سپاسی جەنابتانەکەم، سپاسی کەناڵی کورساتەکەم بۆ ئەم دیدارە. طبعا هەموو کۆمەڵە و ڕێکخرا و دەستەیە کە دروستە بێ کۆمەڵی ئامانجی گرنگی لەخۆ گرتووە. بەڵێ ئێمەش وەکو ئەنجومەنی باڵای ساداتی پێرخدری گرنگترین ئامانجمان ڕاستە کۆمەڵی ئامانجمان هەیە، بەڵام گرنگترین ئامانجمان کۆکردنەوەی نەوەکانی ساداتی پێرخدری لەژێر یەکچەترە. بۆیە بیرمان لەوە کردەوەکەوە ئێمە چۆن بتوانین ئەم نەوەی ساداتی پێرخدرێک کە توانم بڵێم لە ڕۆژهەڵاتەوە لە سەردەشتەوە درێژە بێتەوە هەتاوەکو منتیقەی جەهاو و لە کوردستانی خۆشمانەوە لە ناوچەی ئەتوانم بڵم لە زاخۆوە درێژە بێتەوە تاوەکو کفری، ئەمە وەکو پێرخدرەکان. بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە چەند بنەماڵی کترمان هەیە کە بە زاهیدی مەشهورن، هەرنەوەی ئەم سید محەممەدن چورکەکانی خۆی کاک سید محەممەدی زاهیدی هاتوۆتە بەغداد، دوای چوەتە دیوی ئێرانەوە. بۆیە ئەم بنەماڵانی خوارەوەش کە توانم بڵم هەتاوەکو نەجەف و کەربەلا ئەڕوا چەند بنەماڵیەکن بە زاهیدی مەشهورن. بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین ئەمانە لە ڕێکخراوێکی کوردستانیە یان ڕێکخراوەکە توان بڵم کە ئێستا توانم بڵم بەرەو ئەوە هەنگاوەنین کە ببین بە ڕێکخراوێکی نێودەوڵەتی چۆن کۆیان بکەینەوە بۆیە بیرۆکەی ئەنجومەنی باڵای ساداتی پێرخدریمان دروست کرد بۆی کەوا بتوانین هەمیان لەژێر ئەو چەتا کۆ بکەینەوە. باشە، سەرەتا بیرۆکەکە چۆن دروست بوو و ئەو کەسانیشی کە ئەبنە ئەندام دەبێت چ مەرجێکیان هەبێ یاخود چۆن دەتوانن ببن بە ئەندام؟ بەڵێ ئێمە بیرۆکەکەمان تەمان لەوە سەرچاوی گرتکەوە پاش مشتومڕێکی زۆر ئێمە پێشەوەی ببین بە ڕسمی و لە حکوومەتی هەرێمی کوردستان ئیجازەی فەرمی وەربگرین دەستەیەکمان هەبوو. ئەم دەستەیەمان ناوناوە دەستەی چاکسازی بۆی کەوا چاکسازیەک لە ناو تەواوی بنەماڵەکانی ساداتی پێرخدری شاهوا بکەین. دواتر بیرۆکەی ئەومان بۆ هات ئەم دەستەیەکە، بەڵام دەستەکە دەستێکی فەرمی نییە، لەوانەیە زۆر ئاستەنگمان بۆ دروست بێ لە ناوەندەکانە بەڕاستی. بۆیە بیرمان لەوە کردەوە کەوا بەڕسمی ڕێکخراوێکی فەرمیمانە بێ، بۆیە ڕێکخراوەکەمان ناونە ڕێکخراوی ئەنجومەنی باڵای ساداتی پێرخدری و ئەو کەسانیشی کە بن بە ئەندام ڕاستە لای ئێمە مەرجە بەوەی کەوا پێرخدری بن، لەنەوەی زاهیدی بن، لەنەوەی سید محەممەد بن. بەڵام لە هەمان کاتیشا ئێمە چونکە چالەکیەکانمان بەربڵاوە و چالاکی گشتی ئەەکەین وەگەر خەڵکانێکیش هاوسۆز بن لەگەڵمان هاودەنگ بن لەگەڵمان ئاسایە لەوەی کەوا لە خزمەتیانە بین و کارێ لەگەڵ. منیش ویستەوە پرسیارەکەم کە کەسێک بێوێ خزمەت بکە دەتوانێت خزمەت بکە بە ئەندام؟ بەتاکید بە شانازی و بە فەخرەوە لە هەر چوار پارچەی کوردستان، لە هەر چوار پارچەی کوردستانی ئێمە الحەمدولیلا ئێستا توانیمانە زۆرێک لێ بنەماڵەکان کۆکەینەوە. بەڵێ بەڕێز شێخ هەڵمەت، من ئەمێ بزانم کە لق یاخود بنکەتان هەیە لە پارچەکانی تری کوردستان یاخود ئەندامتان هەیە جگەلەوەی کە لە شاری سلێمانی بنکەتان هەیە لە ڕۆژهەڵات بێ یاخود لە هەر ناوچێکی تر بێت؟ بەڵێ قوربانی ئێمە لەگەڵ ئەوەی کەوا بارگای سەرەکیمان لە شاری سلێمانیە، بەڵێ چەند ناوەندێکمان هەیە. ناوەندی پایتەختمان هەیە کە ناوەند شاری هەولێرەکرێتەوە، ناوەندی شارە زۆر و هەڵەبجەوهر ئامانمان هەیە، ناوەندی شارباژێرمان هەیە، ناوەندی چمچەماڵ و کەرکووکمان لە ڕۆژهەڵات، ناوەندی ڕۆژهەڵاتمان هەیە. ناوەندی ڕۆژهەڵاتمان چەند بەشێکە. ناوەندی ڕۆژهەڵاتمان هەیە بەشی سەردەشتمان هەیە، ڕۆژهەڵاتمان هەیە سنە و مەریوانەگرێتەوە، ناوەندێکی ترمان هەیە ناوەندی جوانڕۆ و پاوە و کرماشانەگرێتەوە. بەڵام وەکو بارگای ڕسمیان نییە، بەڵام ناوەندەکان وجودیان هەیە، بەڵێ هەر ناوەندە بەرپرسی خۆی هەیە، هەر بەرپرسێکیش چەنددانێکی لەخۆ گرتووە. باشە، ئەو دروشمەکەی ئێوە کارکردنە بۆ خزمەت یاخود دروشمەکەتان لە چی پێکیە و تایبەتیەکان بەچی؟ ئێمە دروشمەکەمان توانم بڵم وەکو بنەما بەکارباتێناوە لەسەر سێ بنەما دروست بووە ئەنجومەنەکەمان. بنەما یەکەممان یەکترناسینە، بنەمای دووەممان بەرایەتیە، بنەمای سێمان خزمەتکردنە. ئێمە ئەمانەیە قۆناغ بە قۆناغ بنەماکانمان
بێنینە ئامانجەکانمان بێنینە دی ئەویش قۆناغ یەکەم یەکتر ناسینە من هەتا یەکترینە ناسی دەتوانین برایەتی دروستکەین هەتا برایەتێکشمان لە نێواندا نەبێ ناخەیە قزمەتی کاتە بەڕێز شێخ خەڵمەت بەنیاز نین لە داهاتوودا کۆنگرێکی فراوان ئەنجامن بۆی سەرجەم بنەماڵەکان لە خۆ بگرێت وەک خۆ دوتە سنووری جوگرافیەکەتان ماشەڵا زۆر فراوانە هەر لە زاخۆ بڵیت هەتا وەکویەتەوە شارە زوور و سلێمانی و لە ڕۆژهەڵات کارتان لەسەرەوە نەکردووە کۆنگرێکی فراوان ئەنجامن بۆی سەرجەم بنەماڵە دێرینەکان پیرخدر ئامادە بن لە ناو ئەو کۆنگرەیە؟ بەڵێ بەتاکید ئێمە لەگەڵەوەی کۆمەڵە دیدارمان ساز کردووە و ئێستاش لەم ساڵی 2026 مالی و کۆنفرانسێکی نێودەوڵەتی وەکو جامە بەسمانە زیاتر قسەی لەسەر بکەین بەڵێ ئەو کۆنفرانسە کۆنفرانسێکی گشتگیرە و کۆنفرانسەکە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و بە بەشداری دەیان زانکۆی دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجامەدرێ و لە ناو خۆی خۆشمانەوە ئەتوانە بڵم تەواوی زانکۆکانی کوردستان بەشداری تیاکەن و مەوقعی شوێنەکەشمان ئەمانوێ بەڕاستی زانکۆی سلێمانی بێچون کە زانکۆی سلێمانی جێگەیەکی معرفی و زانستیە بۆ هەموو لایەکمان ئەو کۆنفرانسە توانم بڵێم وەکو جەناب دەفەرمووی تەواوی نەوەکانی ساداتی تا جێگی دەکرێت و وەکو ئەوەی کە بڵین ناومان ناوە کۆنفرانسی زانستی و مێژووی ساداتی پرخدری کۆنفرانسی نێودەوڵەتی زانستی و مێژووی ساداتی پرخدری ئەم کۆنفرانسە وەک عەرزم کردی هەم لە ڕووی زانستیەوە بنەماکانی کەسایەتی ئەسەسپێنێ و هەم لە ڕووی مێژوویەوە چونکە ئێستا بۆ نمونە من گەنمونی عەرزی جەنابتان بکەم خانەی قوبادی خانەی قوبادی کێکێکە لە شاعیرە گەورەکانی کورد بەڵام یەکێکە لە نەوەکانی ساداتی پێرخدری خەڵکانێکی زۆر خانەی قوبادی بە شاعیرەکە ناسن بەڵام لە هەمان کاتە لە ڕۆ مێژوویەکەیەوە خانەی قوبادی میرنشین بووە سەرۆکی میرنشینێک بووە کە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی لە پاوەوە هەتا وەکو زەهاو ڕۆشتووە ئەم لایەنە مەعریفانەی کە ئێمە ئەمانوێ زوندیکەینەوە ناساندنی نەوەی ڕابردووە بەنەوەی نوێ بۆی کەوە نەک ئێمە بەڵام ئەمە کۆمەڵە خەڵکانێکی گەورەمان هەیە بەڕاستی کە توانم بڵم ڕاستە مڵکی گشتی مڵکی عامن بەڵام لە هەمان کاتەی بەشانەزیان پێوەکەین بۆ لە بەرخاتەوەیکەوە لەنەوەی ساداتی پرخدری وەکو مەولەوی وەکو ماسا بەکری مصنف وەکو قانع وەکو بێخۆت ڕەنگە زۆر بێت کاکە شێخەوە نەزانێت بەڵێ قوربان ئێمەش کە عەرزی جەنابتەکەم معرفەکەی لەوایە بەڕاستی ئێمەمانوێ زیندوکردنەوەی ژیانی ئەم کەسانە لایەنی ژیانەکانیان بە خەڵکی نوێ بناسیێنی بۆ کەسانە بناسیێنی کە وەکو جەناب دەفەرمووی کە نازانن ئەمانە لەنەوەی ساداتی پێرخدری شاون باش کە ئێوە باس لەوە ئەکەن کە ئەمە دەیکەن بە نێودەوڵەتی ئامانجتان لە نێودەوڵەتیکردنی چییە واتە ئەمە بۆ نەوەکانی خۆمان باسمان لەو کرد کە ئەمانە نەوەکانی خۆمان ئەمنەوەی کە ئێستا هەیە ئەوانی ڕابردوو باش بناسن کەواتە بە نێودەوڵەتیکردنی ئامانجی چییە؟ ئامانج لێرە ئێمە عەرزم کردی تەبان ئێمە بنەماڵێکی بەربڵاوی و بڵاوبووینەوە بە تەواوی جیهانە بەتایبەتی بە ناوچە عەرەب نشینەکانە یا بتوان بڵم بە خەلیج و بە هەتا بە ئەفریقایشە بڵاوبووینەتەوە پاشان ئێمە لەبەرەوە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی هۆزیە و ساداتی ئەوکو لە پێشەکیا جەناوی باسی کرد لایەنێکی پەیوەندی بە دینەوە هەیە ئێمە بەڕاستی ئەبێ پەیوەندیەکی پتەومان هەبێت لەگەڵ نەقابەی ئەشرافی عالەمیە باش وەکو ئێستا هەمانە پەیوەندیمان لەگەڵ نەقابەی ئەشرافی ئەردەنا هەیە لەگەڵ نەقابەی ئەشرافی میسرا هەمانە لەگەڵ یەمەنا هەمانە ئەمە لە ڕێی پەیوەندیەکانمانەوە تەوان ناوەندێکمان هەیە بەناوی ناوەندی پەیوەندی گشتەکان لە ڕێگەی ئەم ناوەندەوە توانیمانە پەیوەندێکی بەربڵاومان هەبێ بۆیە لەم حاڵەتە ئەگەر ئێمە بەڕاستی ئەم پەیوەندیانەمان لەگەڵ ئەوانە نەتوانین ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی نێودەوڵەتی بێ لەوانەیە ئەو کاریگەریەمان نەبێت لەسەر ئەوان ئەو پەیوەندیان کەواتە کاک شێخ جیاواز لەوەی کە ئێوە کۆنفرانسەکەتان نێودەوڵەتیە کار بۆ ئەوکەن ئەنجومەنەکەشتان بێتە ئەنجومەنێکی نێودەوڵەتی بۆ نمونە بنکەتان یاخود بارەگاتان لە وڵاتانی تری عەرەبیا هەبێت وڵای عەرزم کردی هەوڵمان داوە بەڵام ڕاستە کۆنفرانسەکە نێودەوڵەتیە بەڵێ کۆنفرانسەکەەوە مانیتیانی نێودەوڵەتیە چونکە وەک عەرزم کردی دەیان زانکۆی عالەمی بەشداری تیاکە وە کۆنفرانسەکە بە 4 زمانی سەرەکی پێشکەشەکرێ پانێڵەکانی زمانی کوردی کە زمانی سەرەکیە و زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی و زمانی فارسی بە 4 زمان پانێڵەکان پێشکەشەکرێ ینی بۆ لەبەرەوەی کە ڕێک مۆرکێکی نێودەوڵەتی لەخۆ بگرێت تەنها کوردی نەبێت تەنها عەرەبی نەبێت تەنها ئینگلیزی نەبێت بۆیە هەموو زمانەکانمان لەوێ جێگا کردوێتەوە و بە نێودەوڵەتکردنی
ئەنجومەنەکەتان بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ باری دارایی کە بمانێ و نەمانەوێ هەموو ئێستا عمودی فەقەری هەموو کارێک پێویستی بە دارایەکی بدە هەیە بۆ لێ سێشتا خۆش خۆتان نەزانن کەەوە هەرێمی کوردستانیمە بە خەیرانێکی داراییە تێپەڕێ تۆچێک لە ئێستا ئێمە ئەو جم و جوڵانەمان لە دەروی خۆمان بەڕاستی خاو کردوێتەوە بەڵام لە ناو هەرێمی کوردستانە هەر بەردەوامن لە ناو هەرێمی کوردستانە سواز بە فاڵکو عەرزم کردی ئێمە لە مودەی ساڵەکە ئەتوانم بڵم 20 دەی ئەم ساڵ ئێمە یەکەم ساڵمان بوو کە ڕاگەیاندنمان بۆ کرد ڕاگەیاندێکمان بۆ کرد توانم بڵم جیاواز لە هەموو ڕاگەیاندنی ڕێکخراوەکانی تر ئێمە مارشێکمان دروست کرد وەکو مارشێک تایبەت بە خۆمان بە ناوی شوناسی من کە باس لە سادەست لەنەوەی ساداتی پێرخردی و هەتا خوارەوەکە جیاواز بوو لەوەی کەوارەوەکو ڕێکخراوێکی ترێمە توانم بڵێم نمایشێکی حیزبیمان کرد شتێکی لەو جۆرە بەڵام هەر لە چوارچێوی ڕێکخراوە گەشتومان بەڕێز شێخ حەڵمەت باسی کۆنفرانسەکەت کرد ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بە پێی زانیاریەکانی ئێمە چەندین پانێڵی تیا بەڕێوە ئەچێت لە پانێڵەکانە باس لە بنەماڵە ناسراوەکانی پیرخدری شاهۆ ئەکرێت ئەمە جگەلەوەی میوانەکان کە وەک خۆت وتت لە وڵاتانی عەربیەوە بانکێشکراون لە وڵاتانی دەوروبەر و بانکێشکراون ئەوانیش بەشدارە بن لە پانێڵەکانەوە خۆت وتت بە 4 زمان پێشکەشەکرێ بەڵێ پێشکەشکردنی پانێڵەکان کە ئەوانەی وەکو دکتۆر و پرۆفیسۆرەکان ئەوە جیاوازن و لە هەمان کاتژە هەتاوەکو ئێستا زیاتر لە 200 یا 300 نەفەرە کە لە دەروی وڵاتەوە بانکێشتیانەکەن دێنە ئێرە ئەوان ژۆکو خەڵکیی شارەزار لە بوارەکە بەڵام پانێڵیان نابێت وەکو میوانێک بەشداری کۆنفرانسەکەکەن بەڵێ ئێمە لایانی معریفی و ژیانیان و مێژویان نەک هەر باسیەکەین بەڵکو بڕیارمانداوەکەوە تەواوی ئەو کەسایەتیانەی لە کۆمپانیڵەکانە باسەکرێن بکرێ بە کتێب بۆیە هەتا ئێستا ئێمە ئەوەی کە دەستیشامان کردو و نووسیمانە و لەسەری هەیە زیاتر لە 30 کتێبە هەر کتێبێکیش پێم وابێ 500 مجەڵەدی لێ چاپەکری باش بابگەڕێنەوە بۆ ساڵی 2005 کە هێشتا تەواویش نەبوواتە ئێستا من لە کۆتایی ساڵی 2025 ئەو چالاکیانی کە لە ساڵی 2025 هەتان بۆ چی بوو؟ ئێمە توانیمان لەم ساڵا چەندی دارێکی زانستی بکەین بۆ نمونەیەکێک لەوانە لەم ڕۆژانی پێشوا کە پێشکەشمان کرد لە هۆڵی جەمال عیرفان لەسەر کەسایەتی شێخ محەممەد بوو شێخ محەممەد یەکێک بوو لەو کەسانەی کە یەکێک بۆ لەو شۆڕژگەرانی کە لە سەردەمی شێخ محمودی حەفیدا شۆڕژگەر بوو دوایی لەمانی شۆڕشەکە ڕووی کردوەتە ئێران چۆتە ڕاژان لە ڕاژان لەوێ تەکیە و خانەقایەک و مەدرسەیەکی عیلمی و زانستی لەوێ دروست کردووە ئێمە توانیمان لەسەر ژیاننامەی ئەو پانێڵێک یا دیدارێک ساز بکەین یا بە هەمان شێوە ئێمە چەندین دیداری ترمان کردووە بەڵام دیدارەکانمان ئەتوانم وەک عەرزم کردن ئێمە زیاتر لە بواری ئاشتی کۆمەڵایەتیا بووە و لە هەمان کاتیشا چەندین کاری خێرخوازیمان کردووە بۆ نمونە لەم ڕەحمەتەی کە بەسەر هەمومانە هاتی شاڵە هەر ڕەحمەتە بێ و بارانەی کە باری هەندێک زیان لێکەوتووی ئاغجلەرمان بەسەر کردەوە وەسپاس بەخواتوانیمان هەم بە پارەی لەختینەی و هەندێک بە سەبەتی خۆراک بتوانین دڵیان خۆش بکەین و کەمێ لە ئازار و معانەتەکانیان سوب بکەین. زۆر باشەواتە هاوکاریەکانتان تەواوی هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود چەند ناوچەیەکی دیاری کراوە؟ نا بەتاکید هەموو هەرێمی کوردستان ئەگرێتەوە چونکە ئێمە وەک عەرزم کردی ئێمە چالاکیمان بۆ چالاکی ڕۆشنبیریمان بۆ لە ئێران بووە لە دیوی ئێران بووە بۆ نمونە ئێمە یەکێک لەوانە پانێڵێک بووە بەشداریمان تیا کردووە لە سەر مامۆستا ئەبوبەکری موسەنیف کە لەو دی بووە و پانێڵێکی تر دروست بووە بۆ ڕێزلێنان لە دکتۆر نادر کەریمان لە تاران ئێمە کۆنجومەنی باڵا هەم دیاریمان بردووە هەم بەشداریمان کردو و هەم وتاریشمان بووە جا ئێمە لەوێ کە بە شانازی و باسمان کردەوە یەکە وتارمان بە زمانی کوردی دکتۆر لە ماوەی ڕابردوودا خۆشی سەردانی سلێمانی کرد بەڵێ دکتۆر نادر کەریمان خۆی سەرپەرشاری کۆنفرانسەکە ئێماکە کە لەوێ ڕێزلێنانێکیان بۆ کرد لە زانکۆی تاران ئێمە بەشداریمان کرد و ڕێزلێنانیشمان بۆ برد و لە هەمان کاتشا وتارێکماندا بە زمانی کوردی بەڵام شانازەکە لەو کە دکتۆر خۆی هەستا و وتارەکەی ئێمە کرد بە فارسی بۆ ئامادە بوون. بەڵێ بەڕاست شێخ حەڵمەت جیاواز لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکە بەنیازین لە دووتوێی کتێبێکدا تیشک بخەنە سەر بنەماڵە ناسراوەکانی پیرخدری شاهۆ چونکە بەڕاستی گرنگە کە نەوەکانی ئێستاشمان ئاشنابن بۆ بنەماڵە ناسراوانە کە چەندین نووسەر و بیرمەندی تیا هەڵکەوتووە لە ناو بنەماڵەکانە. ڕاستە من عەرزم کردی ئێمە نەک هەر
بڵین ژیانی ئەوان ژیانی زۆر کەسایەتی ترکە دیار نییە بەڕاستی ئێستا لە شاری سلێمانیا بڵین نەزمەدین مەلا پێرخردیە کەس قەناعەتی نەبووە تا ئێستا نەزمەدین مەلا پێرخردی بێ تا ئێمە کاتێکە ئەم پیاوانە جێڕینەوە و ئایان ناسینەوە بنەوەنی و حتمما ژیانەکە ژیانیان و مێژویان و تەنانەت ئێمە لە ناو ئەنجوم لە ناو کۆنفرانسەکە بەشێکی جوگرافیەشمان جیا کردوەوە جوگرافیا یعنی جوگرافیای سنووری دەسەڵاتی یا سنووری نیشتەجێبوونی نەوەکانی ساداتی پێرخردی بەڵێ بە دڵنیاییەوە هەموو یەکەین بە کتێب و کتێبێکی گەورەترمانە بێ بە ناوی هەر ئەو کتێبە هەر کۆنفرانسەکە خۆی زانستی و مێژوویە و ناوی هەموو بنەماڵەکانی تایە و ناوی هەموو کەساتەکانی تایە. ئەم کتێبە تەنها بە زمانی کوردیە بێ پلانتان هەیە بیکەن بە زمانی عەرەبی و زمانی جیهانی؟ وەڵا لە ئێستا ئێمە تەنها بکەین بە زمانی کوردی بەڵام ترەگە دوای وەرگەڕانی بۆ بکرێ ئەویان نازانم بەڵام لە ئێستا ئێمە جگە لەوەی کەوا ئەمە دەستکەوتێکی زانستی و معریفیە و لە هەمان کاتیش ئەمە خزمەتێکە بە کتێبخانەی کوردی بۆیە هەوڵمانداوە لە پێش لە خۆمانەوە دەست پێ بکەین یەکەم هەنگاو لە خۆمانەوە دەست پێ بکەین دوای هەنگاو بۆ دەرەوەی خۆمان بری. باشە بەڕێز شێخ خەڵمەت ئەنجومەنەکەتان ئەنجومەنی سادات مۆڵەتەکەتان لەکوێ وەرگرتووە لە هەرێمی کوردستانیان لە عێراقا ئێوە بە چەند ساڵ جارێک بۆ نمونە یاخود ساڵانە کۆنگرە ئەکەن کۆنفرانس دەکەن بۆ دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنەکە شێوازی وەرگرتنی ئەندامەکان چۆنە لە کۆنگرەکە بۆ نمونە گەر باسی شێوەمان بۆ بکەی بەگشتی؟ بەڵێ ئێمە ئیجازەکەمان لە فەرمانگەی ڕێکخراوە ناوحکومیەکانی هەرێمی کوردستان وەرگرتووە بە ناوی ئەنجومەنی باڵای ساداتی پێرخردی شاهۆ و تەقدیمی عێراقشمان کردووە بەڵام لە عێراقا وەرتان گرتووە مۆڵەتەکە؟ بەڵێ مۆڵەتەکەمان لە عێراق لە هەرێمی کوردستان بە فەرمی وەرگرتووە بەڵام لە عێراقیش تەقدیممان کردو ناوەکەمان تەسبیت کردووە بەڵام ئەوە تا زیاد لە 2 ساڵێک و 2 مانگە ئەو لیژنەی کە ئیجازە ئایا بە ڕێکخراوەکان دانەنیشتووە ئەوەی تێکە لە کێژەکانی عێراق بەڕاستی و لە هەمان کاتیشە ئەندامەکانمان ئێمە ئەکرێ بەڵێ ئێمە لە ناوپەیڕەوەکەمانە جێمان کردوەوە کە بێ و کەسەی بێ بە ئەندام سەر بە هۆزی ساداتی پێرخردی شاهۆ کۆنگرە ئەنجامێن یاخود شێوات بۆی کە دەستەیەکی نوێ دیاری بکرێت سەرۆکی ئەنجومەن ساڵانە تازەکردنەوەی دەستەی کارگەڕیمان هەیە ئێمە ئێستا ئەنجومەنەکەمان زیاتر لە 85 نوێنەری بنەماڵەکانی تایە هەرچەند نەمانکرۆ بە نوێنەرایەتی چونکە ناکرێت لە بنەماڵێکە تەنها کەتێک قوتکەیتەوە و بیەنی بیکەی بە نوێنەری بنەماڵەکان بەڵام ئێمە هاتوون لەسەر خودی کەسایەتەکان کاربان کردو بۆ نمونە ئەو کەسایەتی لە بنەماڵەیەکە ئەتوانێت لەسەر چی کار بکە لە ڕاگەیاندن کارەکە لە کۆمەڵایەتی کارەکە لە ڕۆشنبیری کارەکە لە ئیدارە کارەکە لە هەر جێگەیەکە کارەکە ئێمە ئەومان نەکردو بە قیاسی لا بە یەک کەس لە بنەماڵەیەک بێ بۆ بنەماڵی وامانەیە شوێن ینی کەسی وامان هەیە لە ناو بنەماڵەکەی خۆیان 5 کەس ئەندامە لای ئێمە ئەندامی باڵا ئەیناوەکو ئەندامی ئەنجومەن ئێمە وەکو بڕیارێک داومانە کە هەموو ئەندامێک هەموو نەوەیەکی ساداتی پێرخردی ئەندامە لە ئەنجومەنی باڵای ساداتی پێرخردی و تەواوی بڵین خاوەنددارێتی ئەنجومەنەکە ئەگەڕێتە بۆ نەوەکانی ساداتی پێرخردی ڕاستە من و دەستەیەکی تریان من و چەند برایەکی تر وەکو دەستەی دامەزێنەر قبولکراونی یاوەکو دەستە کارگەڕێکە بەڵام خاوەندداریەکەمان گەڕانێتەوە بۆ نەوەکانی ساداتی پێرخردی بۆی دوای ئێمەش ئەو مەشروع هەر بەردەوام بێ و عەرزیشم کردی ئێمە بڵێ ئەبێ ئەنجومەنەکەمان سەر بە نەوەی ساداتی پێرخرد بێ بەڵام لە هەمان کاتیشا مادەم پرۆژەکەمان پرۆژەیەکی گشتگیرە و خەڵکانێکی ئەگەر بە ئێمە ڕازی بن مەمنونیانە بین و لە خزمەتیان نابین ئەگەر کارمان لەگەڵ باشە بابەتێک بوو بەلا بە جێ پرسیار بەڵامەوە ئەوەیە کە تەمەند دیاریکراوە بۆ ئەوەی کە ببی بە ئەندام لەم ئەنجومەنە یاخود هیچ خانمێکێ لە ئەنجومەنەکە یاخود تاکو ئێستا نییە تاکو ئێستا ئێمە بەڕاستی زۆر هەوڵمانداوەکەوە ناوەندێکمان هەبێ تایبەت بێ بە خانمان ئەم ناوەندە وەدەزانی ئێمە وەک عەرزم کردی لایەنێکی لەگەڵەوە کۆمەڵایەتی لایەنێکی جینیشی جا لەم لایەنە دینیا تۆجێ قورس بە ئەستەم ئافرەتان خۆیان ذاتی ئەویان نیە گینا ئێمە وەکەوەی کە جێمان کرد بێتەوە لە ناو دەستورەکەی خۆمانە ئێمە ڕێک ناوەندێکمان بە ناوی ناوەندی خانمانی ساداتی پێرخردی لە ئەنجومەنی باڵای ساداتی پێرخردی جێگە کردوێتەوە و ئێستا چەندانەیەکمان هەیە ناتوانم بڵێم زۆر بەڵام چەندانەیەکمان هەیە کە بیۆرانە هاتوونەتە پێشەوەکە ئینشاڵڵا لە ئایندە ئەو ناوەندە بەڕسمی کارەکە. بەڵێ بەڕێز شێخ خەڵمەت من پرسیارێکی کەم هەیە کامە زۆر گرنگە مێژووی بژانەوەی سادات بۆ کە یەگەڕێتەوە ساداتی پێرخردی شاوەی وەڵام مێژۆکی دەبێکە مێژۆکە ناتوانم بڵام هەر لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەو مێژۆی نەوەی ساداتی پێرخردی زنوو بۆ پێشتریش هەبووە لە 95 ئێمە هەوڵماندا بەڵام بەڕسمی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئێمە پێشتر بەڕاستی نەبووین لە دیوی ئێران نەبووین لە دیوی ڕۆژهەڵاتە بووین بەڵام لە دیوی خۆمان زۆر کەم بووین بەڵام لە دوای ساڵی 2003 چونکە
حکوومەتی عراقی ڕژێمە لە ناوچۆکەی سەددام ئەوەی هەبوو کەوا عقدەیەکی هەبوو لەگەڵ ئێمە بە ئێرانی قبوڵێکردی بە ئێرانی لە قەڵمێدەین بۆیە بەڕاستی لەو سەردەما خۆمان کب کرد بوو بەڵام لە دوای پرۆسی ئازادی ئێمە توانیمان سواز بەخوای گەورە ئەو گەورە بەڵێ بەڕێز شێخ هەڵمەت بانی بۆ دیسترۆکی ئەنجومەنی باڵای ساداتی پیرخەدری شاوە سپاس لە ستودیۆ لەگەڵ ما بوون سەرکەوتوو بن سپاس بۆ جەنابیشتن دووبارە بەخێر بن.